خوشکە بلا 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 چییە بامەکە؟ بلا چییە وەی هەوار کەسیش نابینم بلا لەگەڵ تۆمە ئەو چێکی لێرە وا کەس نابینم لێرەم دستێ لێرەکە گەورم ئەو چێکی لێرە وەڵی گەورە ئەو مۆندیز گۆران وتی ئەو باخانە داگرێ لێوە تا وەستاگاهێنم ئاخر تۆ باخەوانیان پێم بڵیان بۆ یاخچیت چاوی خۆت و مۆنتی زوریار دەرات من چەداوتر تۆ لەو ناوە نابێوانە بکەی ئێوە هیچی تۆ نییە ئاخر بۆ عەساوی پیاوەڵە سێری بەس پێم بڵێ واقعی تۆ دەبات تێوگەێن قوربانجە وەڵی ڕاستەکەی دوێنێ بۆ باتمە باقم چاکردا بەزەوەی ڕاستی بێت تۆ ژۆک و برام وای خێزانم حامیلەوە ئێتر لە بەردەم وەردا خەوتبوو خۆی سەرمای بوو نەمتوانی بێم چەند جار باتانە مەچنە بەردەم بەردا ئاخر ئێوە لا منەکەن يعني مثل نادات بقرآن مسجد جرب القرآن لا تنسى تشك تورا يعني تسير هاكن يوم تسير قوربانیەک دقا عەزم نەبێ وەڵی تێنەگەشتمەکە دووبارەیەکی تەو بۆم قەسمەریشم بێکەی مەکە قوربان مەکە ئەزایکی زەخت مەگە لە خۆ بەڵاگە و نایگاتێ جەبا سەڵتێک لێ دەنە وس بەڵە پەریخە باشی سواس ها هاتوونێتەوە باش ئێستا بەسەرچاو ئەگە عەمرە نەمێنم و نەرم جا خۆ سەڵتی لە جسمی زیاتر بوو یاخوا بەخێر بێت تۆ پەرین خان وەڵام ناوات ڕوو ناکردەوە زۆر سپاس دانیشەوە ببوورە بەس پەرین خان ئێوە وتانێمە تۆزە تاخیرە بین بە زۆر زواتنەوە ئەو بێهنامگیان کیشێکی بۆ دروست بوو بۆی زۆر هاتینەوە کێشەی چی؟ چاقتەیە ببوورە ئیدارەیەوە ماڵەوە دەستۆیە خەجاڵەتم ببوورە جارێکی دیکە نەیبستمەوە خەجاڵەتم ئەو لیستەم ئامادە کردووە لیستی موچاک تازە دۆرگرتووە ببوورە ئەرزاق و خواردنی ماڵەوەیە ئەچی ئەیان کڕی باشە بەسەر چاو ئافرین بەڵێ خاتون بۆ کوێ ئەخروتم با فریاک دەش مەبەستە دانیشم دوایی کە لەوێ تەواو بووی بەڵێ ئەچیتە ماڵە شڵان شڵان کێ شڵانی خوشکم مەبەستە شیلان خانە ئافرم لەوێ منجڵ بخارێکی بجەناوە ئەچی ئەو منجڵ بخارم بۆ هێنی باشە بەسەر چاو باش وە دانیشت دوای ئەوە ئەچی بۆ شقڵاوە بۆ حەزمە تەمەر هیندیە لاولێر بۆ تەکرم برادێکم دوکانی داناوە غير تمرين شقلاوين ودم شقلاوة تنسوانا لا شقلاوة ورا خاتون كهاتي توا بروكوراي خاتو الشركة شي شركة؟ الشركة أو يسري فرعك خياتك شركة خان آفرين بروكوراي كلاسك مو وينو باش آفرين هستا برو نارم فرين خان من بيت ألين برو آخر أزام ضلني عم شتيك ترد بيرتشو بو يكزار اشتغالن ببلو برو ما ناتشونك بس وتمرو يعني برو باش وش أو خلق چند تنبلد چند حزيلة دانشتنا بروي خان اشتاقنتم چی؟ بو أتوي مالم ويران بما تيه الصاروخ أتوي بيقري بكيه گێلا شاروخ بس بۆ چیتانە؟ حەزم لێیە 5 کیلۆ نووسراوە بە تۆ چی؟